هەمیشە ئێمە حەزمان کردووە کە زیاتر لە هەموو شوێنی کە ڕێز لە هونەر و هونەرمەندان بگرین بە تایبەتی ئەو هونەرمەندانەی کە چەند ساڵێکی زۆر ئەزمونیان هەیە لە ڕێگەی هونەرەکەی خۆیانەوە بۆیە یعنی بەباشمان زانی کە بەشێک لەو هونەرمەندانە کە خەڵاتی ڕێزلانیان بۆ بکەین لەلایەن ستۆدیۆیەک و لەلایەن گروپێکەوە کە ئێمە گروپێکی هونەرین و ئیشی هونەری بەرهەمێنین لەبەرەوە پێمان خۆش بوو کە دوای ئەو هەموو ساڵە ئەزمونە خەڵاتێکی ڕێزلێنان وەرگرن. کۆمەڵک ئەنجە من کارم لەگەڵا کردوون کە کاتێکش کارم لەگەڵا کردوون زۆر مرتاح بوومە بڕواتە بێ ئەو کارانی کە ئەنجامیدەن بۆ نمونە کاری زۆر جوانیان بۆ گەنجەکان کردو بەڵام کاتێک هونەرمەندێ بە ئەزمون کە دێ بۆ لایەن کارێکی هونەری ڕەسەنەکە بەو قاڵبە ئیشی لەگەڵاکەن کە ئەو هونەرمەندە کاری لەو ئیشەیە کردووە. استوب شواري بك بكره بك براكم بوشيكا ئەوتم بلانەی کە هێنە لای ئێمە پشکنینیان بۆکەین پشکنی مەرجی تونگەتۆڵیان بۆکەین ئەوەی کە خەلەلی هەبێ نوقسانی هەبێ نوقسانەکانیان بۆ نووسین بۆی چاکیکەن سەرەتا کارەبایی سیارەت بەعام لە پێشەوە تا دواوە کارەبایەکەی ئیستۆپەکان هەندەبرێک هەزەی پێشەوە بۆڵ ڕۆت تایەکان جازاییدەن ئەرباگیش دوای مەرجی تونوتۆڵەکە سەدانی ئێماکەن ئێمەش ئەو ڕێکارانی کە پێویستە پیان بێ و تەسکەریان نەبێ پێ بێ جنسیان پێ بێ کاتی زانیاریان پێ بێ لەگەڵ مەرجی تونوتۆڵی تازە ئێمەش فەحسی عامەکەین بۆ ئۆتۆمبیلەکانیان و ڕێکاری یاساییان بۆکەین ئەو کەسە کە ئۆتۆمبیلەکەی ئەیکا بە ناوی خۆی و یا بە ناوی خۆیتی ساڵانەکەی تازە کاتەوە. ئابشاری خۆرخۆر لە بینی سەڵماس و ڕزایەدایە ارتفاعی تقریبا ئابشارەکە 8 میترە بە فەسڵی دستان دیتنی ئابشارە بەڕاستی جالبە من تاوای ئابشارەی خۆڕەماباد بیشە ئەوانە چووم ئابشاری سەردەشت چووم شەڵماش ئەوانە تەواوی چووم وەلی بە زستان ئەوە لەوانی کە بەڕاستی وێنەکەی جوانترە. چیلاکی به حد جوانه و منظره جوانه های فقط ڕێگەیەک نییە ئەگە پلایەکی تشتێکی بوو شێکیان دەبێ حد خوش بیت و لە هەموو شۆر دۆدێشن بێنە لێرە سەردۆنە لێرە بکەن